لە ڕێگای دەمەوە میز دەکات. دۆزینەوەیەک زاناکانی سنگافورەی تووشی سەر سوورمان کرد لە پاش توێژینەوەیەک کە لە ساڵی 2012دا ئەنجامدرا لەسەر گروپێک لە کیسەڵ کە جۆرە کیسەڵێکی چینین. سەرپەرشتیاری توێژینەوەکە پرۆفسیۆر یۆنگ کۆنگ ئاب ئەوەی دووپات کردەوە. کیسەڵەکان بۆیە بەم جۆرە میز دەکەن وەک جۆرێک لە خۆگونجاندن لەگەڵ ئاوی سوێری دەریا. بەم جۆرە کیسەڵانە دەوترێت کیسەڵی خاوەن سەدەف کە دەستنەوە سەر جۆری تریۆن چیدای. لە پاش چاودێریکردنی ئەم کیسەڵە لە ناو حەوزی ئەودا بۆ ماوەی 6 ڕۆژ ئەویان بۆ دەرکەوت تەنیا ڕێژەی لە سەدا 6 میزەکەی بە شێوەی سروشتی دەردەدا، بەڵام ڕێژەی زۆری میزەکەی لە ڕێگای دەمەوە فڕێدەدا. ئەمە لە کاتێکدا دەتوانێت بۆ ماوەی 100 خولەک سەری لە ناو ئاودا نوقم بکە. ئایا هیچ ئاژەڵێکی تر دەزانی کە لە ڕێگای دەمەوە میز بکات؟